بوبارزت مهدي علي و هەروەها هەوڵدان بۆ پاکردنەوەی سزادراوانی مادەی هۆشبەر و ڕاهێنانەوەیان لا على الحصر بە کورتی چڕکردنەوەی پشکنی لە کاتی سەردانیکردنەکانە کە پرۆسەیەکی ورد و منەظەم ئەنجامەدرێ جیاکردنەوەی ڕێڕەوەکانی تایبەت پێیان بەپێی سیستمی ناوخۆی چاکسازی واتە ڕەچاوکردنی تەسنیفاتەکان و گروپەکان ئەنجامدانی فەحسی خوێن و ئەدرار بۆ سزادراوانی مادەی هۆشبەر بە شێوازێکی عەشوایی لە قاعەکانیانە و لە کاتە جیاوازەکانە متابعەکردنیان لەلایەن توێژەرانی دەرونی و کۆمەڵایەتی کە خاوەنی ئەزموونی تایبەتن لە ڕووی ڕاهێنانەوەیان لەو بوارانەدا بەشداری پێکردنیان لە دەورە و پەرەپێدانی بەهرەمەندی و خستنیان یعنی خستنە سەر ئیشپێکردن و چەندین چالاکی تری پێویست فەرمانگەکەمان چەندین کاری یاسایی و ئیداری گرتۆتە بەر بۆ ڕێگەگرتن و چارەسەرکردنی ئالوودەبوانی مادەی هۆشبەر کە سەرجەمیان بە نووسرا و راپۆرت دۆکیومنت کراون و لەلایەن بەڕێز سەرۆکی داواکاری گشتی بە خەمخۆری و بە هەندوەرگرتن سەرجەمیان تا دوا خۆناغە پێویستەکان گەیەندراون. لەسەر نووسراوی بەڕێز وەزیری تەندروستی هەرێمی کوردستان لە 24 لی 2019 کە داوای کردنەوەی 2 سنتەری تایبەت بە چارەسەرکردنی ڕاهێنانەوەی ئالوودەبوانی مادەی هۆشبەر کراوە. مادەخامەیە کە بەکارێت بۆ دروستکردنی زۆر مەواد هەندێکیان مەسەڵەن بەکاردێنێت لەوانە بۆ مادەی هۆشبەر تەمان ئەمەش جێی کردوتەوە لە یاسایە لە یاسا تازەکە جێیان کردوتەوە تەمان مادەی عقابی لە مادەی چواردەی مخەدەرات یەک مادەیە مادەی چواردەیە بە خۆی فەقەرەکانیەوە مادەی چواردەی یەکەم با ئەوەیە کە تیجارەت بە مادەی موادی مخەدرەوەکە کە سزاکەی لە سێدارەدانە ویان سژنی موەبەت سژن لە 15 ساڵ زیاتر نەبێت یا بە حەبس لە 3 ساڵ کەمتر نەبێت یان غەرامە 500 دینار بۆ 1000 دینار و حاڵەتێک تری داناوە طبعا لە لای ئێمە تەطبیق نەکراوە ئەگەر هاتو شوێنی عیلاجی هەبێت مەسەلەن بۆ کەسانە ئەڵێ ئەتوانی ئیداعی کەیت بۆ ماوەی 6 مانگ بۆیە چاک بێتەوە لەوە ئەم یاسانەیەوەکو باسم کرد هەم موادی مخەدر هەم ئەسێراتی عەقلی هەم سەلایەفی کیمیاوی کە ماوەدە خامەکانە بەکاردێت بۆ پیشەسازی ئەوانەی جیا کردوێتەوە و ئەوەشی کە جێی باسە لەم یاسایە هەیەیەکی وەتانی عولای داناوە مەسەڵەن کە بۆ موادی مخەدر ئەوانە پێگێت لە بەسەرۆکایەتی وەزیر چەند کەسێکە مەسەڵەن چەند لیژانێکە وەزیری عەدلە عفو وەزیرە سەحەیە سەرۆکی لیژنە باڵاکەیە طبعاً بەهەرحاڵ ئەم یاسا تازە کە دەرچوە سەر ڕێی لایەنە باشەکانی بەڵام بەڕێی من جگە لەو کەم کوڕە